من ئەمەوێت لەوە بچمە سەر بایکۆت بەداخەوە مامۆسایان ئامادە بوون وەرزی دووەم دەستکەن بە خوێندن، بەڵام من یعنی هەندێک جار خۆم شکم لە هەندێک بەرپرسی حکوومەتی هەرێمە، یعنی وەکو من خۆشم پیاوی حکوومەتم بەڕێوەری گشتیم. بدایت مامۆسایان وتیان بایکۆتە موچە لە 12 دەست پێکەین سێکەی حکوومەتی ئەعلانی کە لە 27 موچەیەم، ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ هەستەکەی دەستێکت هەوێت لە تەشجیعکردنی مەسلەی بایکۆت. ئەمە خۆ دەسەڵاتی من و وەزیری پەروەردەنیە وەزارەت دارایە. بەداخەوە ئەم موچەی کە حکوومەتی عێراقی ئیدات و ئێمە ئیشی بۆکەی هیمانی 12 ئەگەر بدرێت یەکە ئەم نیو موچەی یان ئەم ڕوبع موچەی حکوومەتی هیمانی دەیە. باشە تۆ حکوومەتی عێراق ناداتێ، حکوومەتی هەرێمیش لیستەکەی تۆی تیانێ مامۆستاش تووشی ئەسەبێ. لەبەر ئەوە یعنی هەستەکە بە پلان یان بە ئەعسابێکی هادی و بە دەروونێکی باوڵێن جێگیرەوە ئەم حکوومەتە بڕیار نادا، ئەم وەزارەت دارایی لیست ناکات، دوایەوە هیچ تەوزیحێکیش لەسەر نایە. ڕاستە مامۆستا بایکۆتی کردو، بەڵام کۆمەڵگەکەمان بە زۆرترین و تەئسیراتێکی زۆر نەرێنی زۆریە بێ. ئەنجا ئەگەر نوەکو بەڕێوەبەرێتی گشتی لەم ترسا یان وەکو حکوومەت تێنەگەیشتوم، بەڵام ئەبێ ئەو مامۆستا بەڕێزانت تێبگەن ئەمە ئاسەوارێکی زۆر خراپ بۆ مستەقبەلی مناڵ و سەرکردەی ئەم وڵاتە بەجێهێنێ. ئەینا من هیچ نازێکم نییە بەڕاستی، هیچ بەس ئەوەی کە دەستخۆشیان لێکم وەرزیەکەمی ڕۆشتن، بەڵام وەرزی دووەم ئەم کۆمەڵە خەلەلە کە دەسەڵاتی ئەمە نیە بێتە هۆی ئەوەی ساردکردنەوەی مامۆستا.